بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئازیزانی بەرنامەی ڕچەی زانایان سەلام و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ خۆشحاڵ و شادومانین کە لە ئەڵقەیەکی تری تازەی بەرنامەی ڕچە لە خزمەتی ئەوەی ئازیزدا دەبین خۆشەویستان بۆ ئەڵقەیەم جارە دەڕێنە خزمەتی زانای ناوداری کورد ڕێزدار جەنابی مامۆستا مەلا سادقی فەرهادی مامۆستای پایابەرزمان 72 ساڵ تەمەنی بوو ئێمە دەڕۆین لە زاویەکانی ژانی مامۆستا هەم لە پلە و پێگە و پایە و زانست و خزمەتی زەنای مامۆستا دەدوێت کە ئێمەمان وەکو کورد خاوەنی چکەڵە پیاوانێک بووین کە خزمەتیان کردووە بەبێ ئەوەی کە کۆڵ بدەن تا ئەو کاتێک کە وەفات دەکەن ئەوەی بەڕێز لەگەڵمان بن بۆی ئاشنای سیرەتی ئەو کەڵە پیاوە بین تا ئەوەی بتوانین لە ژیانی ڕۆژانی خۆمانە وەکو پێشەنگ لێی بڕوانین و بیکەینە فدوە و چاوساخ هاوڕێ و بینەرمان بن. ژیان نامەی مامۆستا سادقی فەرهادی ناوی تەواوی سادقی کوڕی فەرهادی کوڕی مەولودە ساڵی 1970 لە گوندی لە هێبانی ناوچەی کەندێناوەی سەر بە پارێزگای هەولێر لەدایک بووە لە گوندی لە هێبان دەست بە خوێندن دەکات دواتر وەک نەریتی ئەو سایفەقیان بە شوێن مەدرسەی ئاوەدان و مامۆستای باش و شارەزابوون لە زانستە شەرعیەکان زۆر جێگەڕاوە بۆ ئەم مەبەستەش لە گوندەکانی گردمەلا باقرتە بنەسڵاوە بالیسان کونەفلوسا خەتێ هیران هەروەها لە شارەکانی هەولێر و کۆیە و کەرکووک دەرسی خوێندووە لە ژیانی فەقێیەتیدا ئەم مامۆستایانە دەرسیان پێگوتووە مەلا محەممەدی برا گەورەی مەلا ساڵحی کۆسەپانکە مەلا شەریفی دووشیوانی مەلا تەییبی دووشیوانی مەلا ئەحمەدی ئاشۆکانی مەلا عەبدوڵڵای بێتواتەی مەلا ئیسماعیلی یەدی قزلەری مەلا ئەبووبەکری کۆیی مەلا ئەفەندی هەولێری شایەنی باسە دوا قۆناغی خوێندنی لە مزگەوتی قەڵات لە هەولێر لای زانای ناودار مەلا ئەفەندی بووە و هەر لە خزمەتی ئەودا لە ساڵی 1939 لەگەڵ مەلا سەعیدی برای و مەلا محەممەد ئەمینی سوێری بەیەکەوە بڕوانامەی زانستی شەرعیان وەرگرتووە مامۆستا بەر لەوەی بڕوانامە وەربگرێت ژیانی هاوسەری پێک دەهێنێت و دەبنە خاوەنی 7 مناڵ پاش کۆچی دوایی هاوسەرەکەی ساڵی 1962 لەگەڵ خاتوو مەریەم ئاشۆکانی کە مەلازادەیە هاوسەرگیری دەکاتەوە و دەبنە خاوەنی کچ و کوڕێک مامۆستا مەلا سادقی فەرهادی لە چەندان شوێن پێشنوێژ و وتار خوێن بووە پاش خزمەتێکی زۆری ئاینی پیرۆزی ئیسلام ساڵی 1970 لە تەمەنی 72 ساڵیدا وەفات دەکات و لە مزگەوتی عەبدوڵڵا فەرهادی بە خاک دەست پێردرێت. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ لە دەستپێکا کورتەیەک لە ژیانی زەنای مامۆستای مەرحوممان بیست ئێستا بۆ زیاتر قوڵبوونەوە لە ژیانی پڕ لە سەروەری و گەوهەرداری جەنابی مامۆستا لە خزمەتێکێک لە کوڕەکانی طبعاً جەنابی مامۆستا حەمە ساڵح لە ئێستایا کوڕە گەورەیە طبعاً برایشی تریان وەفاتی فەرمە زووتر خوای گەورە عەفوی کە زائیمەن لە خزمەتی جەنابی مامۆستا حەمە ساڵح کە دەدوێن بۆی کە ئاخۆ جەنابی مامۆستا لە دەستپێکی خوێنی لەکوێ دەستی پێکرد لە خزمەتی کوێ بوو ئەو شوێنانێک کە مامۆستا بۆی چوو تا کاتێک کە بڕوانامەی زانستی وەردەگرێت و دواتریش لەکوێ دەستی بە تەدریس و پێشنێژ و تار خوێنی کرد تا کاتێک کە سەردەنێتەوە ڕۆحی پاشی بۆ لای ئەرحەم الراحیمین ئەگەڕێتەوە مامۆستا گیان سەلامی خوات لەسەربی سلام خوا لەسەربی بەخێر بێن سەرچاو زۆر سپاس بۆ ئێوە و بۆ کەناڵی پەیام و هەموو بینە خۆشەویستەکانتان بەخێر بێن سەرچاو مامۆستای بەڕێز ئێمە لە دەستپێکا ژیانی مامۆستامان بیست دەمەوێت ئەوە باز بکەی ئەو مامۆستایی کە ئێمە ئێستا لە خزمەتی ڕاوەستاوین بۆ سازدانی ئەو بەردامەیە کە کەڵە پیاوێکی ئاوا هەڵکەوتو ناودار بزانین دەست پێکەکەی چۆن دەستی پێکرد و لەکوێ دەستی پێکرد بۆی کە
ئەو ئاستە بەرزەی زانستی وەدەستێن. بەناوی خۆی گەورە با پیرم با بڵێن کە 5 کوڕی هەبووە 5 کچی نەبووە 5 کوڕی هەبووە بڕیاریدایە کوڕەکانی هەمویان بخێن و بکەنە ببنە مەلا. باوکیشم وەکو برایەکانی دیکە تۆ دەستی بەخێنین کردیایە سەرەتای خوێندنی لای برا گەورەکەیان مەلا محەممەدی فەرهادی بووە و ماوەیەکی باش لەوێن دەرەخێندێتی لە 5 کوڕەکەی عفو زگە لە مام سابڵای فەرهادی کێمە بە ڕەحمەتی باسمان کردو لە بەرنامەیە ئەوانی تریش مەلا بوون ئەوانجش مەلا بوو مەلا محەممەدی فەرهادی برا گەورەکەیان مەلا بوو مەلا سەعیدی فەرهادی لێرە ئیمان بوو لە مەلا بوو و مەلا ئیبراهیمی فەرهادی مەلایەتەکەی تەواو کرد بوو بەس ئیجازەی وەرنەگرت بوو لەبەر ئەوەی ئەو گوتی ئەم نەگەر ینی ئیجازەت وەگرم کاسبی دەکەم مەلایەتی نەکردێ کاسبی کردێ. بێنەوە خزمەتی زانای مامۆسای مەرحوم لە دەستپێکەی لە کام گوند بلای چی دەست پێ کرد؟ کە دەستی پێ کرد لە لەهێبان لەدایک بوون هەر لە لەهێبان لای کاچی بلای گەورەکەی مەلا محەممەدی فەرهادی دەستی بە خوێندنی کرد ماوەیەک لەوێ خوێندێتی پاشان لە گوندەکانی دەشتی هەولێر وەکو خەرابە و وەکو دووشیوان و وەکو گردمەلا و بالیسان بەرێ بالیسان و ئەوە گۆستن دەشتی هەولێر جارێ لەوانە دەستی بەخۆتاکە لە دەست هەولێر دەست پێ کرد ئێستا ئەکسەر لە دەستی هەولێرێ دەستی پێ کرد پاشان چۆن منتیقەی با بڵێن ناوچەی خۆشناوەتی لەوێ لە بالیسان و خەسێ و هیلان و کونەفولوسە و لەو جێگایانە ماوە لەوێ مایتەوە لە جێبەجێ تەبیعی خوێندێتی پاشان پاشی ناوچەی خۆشناوەتی هاتیە لە هەندێک لە شارەکانی کوردستانی خوێندیە سەرەتا لە کۆیە پاشی کۆیە لە کەرکووک خوێندێتی پاشان کۆتایی خوێنی هێناوەتەوە بۆ هەولێر و لە هەولێر سەرەتا لای مامۆستا مەلا ساڵحی کۆزەپانکەی خۆعافیکا و پاشان لای مامۆستا مەلا عەبدوڵڵای کونەفولوسەی کە لە مزگەوتی حاجی قادری کە دەکاتە باپیری مامۆستا عیمادەدین و ئەوانەی ئێستا هەنا دوای ئەوە چۆتە لای خوا لێی خۆش بوو مەلا ئەفەندی هەولێری لەوێ ماوەیەکی باش خوێندێتی و پاشان ئەوش ئیجازەی مەلایەتی دایتێ لە ساڵی 1970 پێشەوەی بێنە کات ئیجازەکەی مامۆسان لە کەرکووک لە کۆیە دەزانی ساڵەکانیمانەوەی چەند بوو مامۆستایەکان بزەبت نازانم بەس لە کەرکووک یەک لە مامۆستاکانی لای مەلا سولێمانی ئەرزەڕومی بووە مەلا سولێمانی تورکیشیان پێگوتیە لای خوێندێتی لای هەندێک مامۆستای کەس خوێندێتی بەس تەواوی نازانم چەند مایتەوە یان لە کۆیش چەند مایتەوە بەڵام لە هەولێر لای ئەو سێ مامۆستای خوێندێتی لە کەرکووک و کۆیە کە بوو کوڕ بۆ کاتە زاواجی نەکردمەوە زاواجی نەکردبوو هەتا نزیک پێش ئەوەی ئیجازەی مەلایەتی وەربگری بە فترێکی کەم زەواجی کردیە. لە خزمەتی مامۆستا ئەفەندی بە ڕەحمەت بێ بەڕۆنامەی وەرە ساڵی 1939 بە هەمان ڕۆژ لەگەر ئەو کات لە کوێ بوون مامۆستا کێ لە کوێ کات بوو کە لە قەڵاتی مزگەوتی قەڵات لە مزگەوتی قەڵات مەلا ئەفەندی بەخۆی مالی لە باداوەی بووە بەڵام سبەینان ئەو کاتی ئۆتۆمبیلی هەبووە لە هەولێر وا بزانمی دومین ئۆتۆمبیل یەکەمی ئۆتۆمبیلی بووە بەیانیان هەتا قەڵاتی دەستی گوتەوە هەتا دەست خلاص بۆ پاش وڵاتی تاخیر گەڕایتەوە باداوەی لە هەمان ڕۆژ کە ئیجازەی دایکتا بڕین بابم مامەکیشم مام مەلا سەعیدی فەرهادی و مامۆستا مەلا محەممەد ئەمینی سوێدی ئەو سێیەک هەر سێکیان پێکەوە بە یەک ڕۆژ لە ساڵی 1939 ئیجازەی مەلایەتی پێداون. بەڵێ مامۆستا و کات ماڵی لە کوێ بوو مامۆستا؟ ماریان لە هەولێرێ بووە. ئەخە لە کوێ هەولێر بوون؟ لە تێراوە بەخۆی بابیان نەمایە هەمویان لە مالی برا گەورەکەیان بووینە مەلا محەممەدی فەرهادی ئەو وەکو باوەک بەخێوی کردینەوە لە هەموو برایەکان و ژنی شلو هیناینە و ماری شلو پەیدا کردینە ئەوجا لاوی ڕۆشتینە ینی هەمویان لە تێراوی بووینە ساڵی وا بزانم 1920 یان سی ئەوە هاتین هەولێرە کاتی خۆی. بەڵێ مامۆستا بڕوانامەی زانستی وەرگرت بەڵێ دواتر لەکوێ دەستی بە تەدریس کرد مزگەوتی لەکوێ وەرگرت؟ بەخۆی پاش ئەوەی کە بڕوانامەی زانستیەکەی وەرگرت مەلا ئەفەندی هەر بەخۆی یەکێک لە گوندەکانی خۆی دابێ پرسی لێ بیسە مەلا ئەوی گوندی جزیرەلەکە کە نێزیک لەسەر ڕێی بەگەی پێشەوەی بگەی بگەی تقریبان بە ماوەیەکی کەم لەوێن دەرێ نزیکەی 10 ساڵ مەلایەتی کردیە لەو گوندەی پاشی ئەوی کە لە جەدیدەی بوو مامۆستا بەرێ
کە لەوێ بوو إيه بەس پێشنێژ و تارخوێنیە کردیانەوەتە قوتابیشی هەبوون. نانە قوتابیشی هەبوو بەخۆی ئەو گوندەکانی جاران بەش هەرە زۆریان حجەری فەقییانیان هەبووە قوتابیان هەبووە لە جدیدەی لە سەرەتاوە هەتا ئاخیری قوتابی هەبووە قوتابی هەبووە هەتا کاغەزێک ئێستا کە بڵێن لای ئێمە مایە کاتی خۆی باوکی ئەو خوارێ خۆش بە سید مەجید دیگر عەزەبانی هەبوو پار ئەمری خوای کرد باوکی نووسیتی لۆ با من دەرێ عەبدولمەجیدم ناردەلات بەس لەبەرەوەی مندارە بەخۆش مستەعیدێکی بخینی بەس بەخۆشت چاوت لێبی مەبەستم یعنی مەدرسەکانیان با بڵێم قوتابخانەکانیان بەردەوام بووە لە جدیدی ئەو کاتی لە هەموو ماوەکەی کە لەوێ بووەکە پێزەکەی 10 ساڵ بووە. عادەتی فەقێ ئاوا بوون کە ئەو کاتەکە دەگەشتنە مستەعیداتی دەرسیان نەگوتەوە ژێر بەڵێ ئەو کات دەرسی هەبوو دواتریش کە مزگەوتی جێدلێکی وەرگرت بۆن لەوێش هەر بەردەوام بوو 10 ساڵ لەوێ ماوە دوای ئەوە ڕۆشتەشی مامۆستا دوای ئەوە چووە گوندی مێرخوزار ئەوش هەر لێرە لە دەشتی هەولێرە 3 ساڵیش لەوێ مایتەوە لە ساڵی 50 تا 53 لە مێرخوزار بۆ لێوش هەر قوتابخانەی هەبوو و هەندێک لەو مامۆستانی کە ئێستا نەماینە لەوێن دەرێ لای ئەو خوێندێکیان. بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێر بێن خوای گەورە پاداشتان بداتەوە مامۆستا مەلا سادق خدا عافی کە سەرەتای ناسینم لە گوندی سێبرانی بەڕانیان لەوێ مەلا بوو منیش کەماڵی باپیرم لەوێ بوو هاوینان دەچوومە ئەوێن دەر و هەندێک لەوێ دەمامەوە ئیتر لەوێ ناسیم خەڵکی گوندەکە زۆر مامۆستایان خۆش دەویست لەبەر ئەوەی ئینسانەشی بەڕێز و مەلایەکی چاک و بە هەڵویست بوو. مامۆستاش وەک بڵێ لەگەڵ گەنجان و لەگەڵ پیران هەرێک بە جۆری خۆی معاملەی لەگەڵ دەکردن پاشانەکە کە ماڵیان هاتە هەولێر لە مزگەوتی حاجی حوسێن کە نزیک منارەی سۆلی ئەلەوێ بووە مەلاو منیش لەوێ هاتوچیانم دەکرد و ئیتر لەو کاتەوە من حەمە ساڵحی کوڕیم ناسی و پاشانەکە حەمە ساڵحی کوڕی لە پۆلی شەشی ابتیدایی لە قوتابخانەی خۆی کە یەکەم بوو هاتە بەشی ناوە خۆ لەوێن دەرێکە 3 ساڵ بەیەکەوە قوتابی بووین. ئیتر بەو جۆرە من مامۆستا مەلا سادق مناسیبە بەڵام لەبەر ئەوەی جیاوازی تەمەنمان زۆر بووە نەمتوانیوە هەندێک قسەی وای لەگەڵ بکەم کە بزانم ئایا لە ژیانی مەلایەتیدا چی کردووە چی نووسیوە یان چ جۆرە فتوایەکی هەبووە یا چەند جۆرە دانانی و کتێب و ئەو شتانەی هەبووە تەنیا هەر ئەوەندە هەڵس و کەوتی زۆر جوامێرانە بوو و ڕووی خۆش بوو لەگەڵ میوانەکانی و بە تایبەتی ئەو کەسانی کە خۆشی دەویستن. مامۆستایەک بووە ئینسانەشی لەسرە خۆ بوو کەم نەمدیوە مامۆستان بە تووڕەیی نەدیوە دائیمەن هەردەمی بە پێکەنین بووە بە خەندە بووە قسەی خۆش بووە لەگەڵ میوانەکانی ڕووی خۆش بووە بە خێراتنی کردوون میوانەکانی دواندووە بۆ ئەوەی ئەو میوانە هەست بە بێزاری نەکا و بە تایبەتی ئەو کەسانی کە بابن کوڕەمەلا بوون کە من یەکێک بوون ئەو کوڕەمەلایەنە ئیتر بە زۆری باسی ئەو کاتانەی دەکرد یان باسی ئەو شتانەی دەکرد کە لەگەڵ باوکم لە ژیاندا بینیوێتی و خاستەن ئەوان کە پێش ئەوەی بێنە هەولێر لە گوندی گرعازەبان بوونە لەوەی هەتیو بوونە ئەو منداڵانە 5-6 بوونە دایکیان بە بێوە ژناتی ئەو منداڵانەی هەموو لەبەر خوێندندا ناوە هەمووی کردوونەتە مەلا وابزانم 5 مرابوون هەموو برایەکان مەلا بوون و ڕۆڵێکی زۆر گەورەیان هەبوو کە پێیان دەگوترێ برایەکانی فەرهادی. وڵات سیفەتەکان هەر ئەوەیە کە ڕووی خۆش بوو بەرامبەر میوان و قسەی خۆش بوو و بێزاری لە نەمدیوە کە بێزاری بکە لەو کەسانێک کە خزمەتی مزگەوتەکە دەکەن یان لەو کەسانێک کە دەهاتە مزگەوت لە بۆ نوێشکردن و بۆ ئەو شتانە ئەبەوەدا من پێی مەعجیب بوو و باوکیشم دەیجێڕایەوە دەیگوت مامۆستا مەلا سادق مەلایەکی زۆر چاکەوە بەتوانایە و لە زانستەکانی شەرعی زۆر سەرکەوتو. مامۆستا مەلا سادق لە ڕووی علم و لە ڕووی دینەوە زۆر سەرکەوتوو بووە واتە هاوشانی یەکتر بوونە چونکە باوکم خوافی کە زۆر جاران دەیگوت مەلای بەدینمان کەمە
مەلای زانامان هەیە بەڵام مەلای بەدینمان کەمە بەس مامۆستا مەلا سادق هەم مەلایەکی چاک بوو هەم پیاوێکی بەدین بوو واتە زۆر شارەزای شریعەت بوو بێگومان ئەگەر مەلایەک ئامۆژگاری خەڵکی کرد و بەخۆشی کردەوەکانی کرد خەڵکەکە زیاتر بڕوای پێدەکەن و بەژێ دەکەن بەڵام ئەگەر هات و مەلایەک قسەی کرد و ئامۆژگاری خەڵکی کرد و خۆشی ئەو ئامۆژگاریانی جێبەجێ نەکرد لێ نەهات نەدی ئەو کاتە خەڵکەکە بڕوای پێناکەن و لەوانەیە قسەکانیشی بەڕاست وەرنەگرن جا لەبەر ئەوەی مامۆستا پیاوێکی بەدین بوو بە توانا بوو بە تەقوا بوو بۆیە بەڕاستی کە ئامۆژگاری خەڵکی دەکردیان لە خوتبەکانی من لە خوتبەکانی لە سێبیران جۆم لە خوتبەکانی بووە خەڵکەکە یعنی زۆر بە شێوەیەکی هێوری جێیان لێ دەگرت و هیچ دەنگ و هیچ ئەو شتانە لە مزگەوت نەدەبوو بۆڵە بۆڵ و ئەو شتانە پێیانەدا وەڵڵاهی تەنیا لەو کاتێک کە نەخۆش بووم کە من دەچوم سرم لێ دەدا و دەستم ماز دەکرد ئیتر هەستم دەکرد مامۆستا وەکو جاران ناتوانی بم دوێنی و قسەم لەگەڵ بکا و با بڵێن ڕووی خۆشم بداتێ لەبەر ئازاری جەستەی نەیدەتوانی. بەڕێز جەنابی حاکم عەبدولباست برازای جەنابی مامۆستای مەرحوم ئاشنابوونی تو وەکۆی کە بتوانانی شتێک بەمانی باسکەی ئەو کاتکە لە کۆڕ و مەجلیسی مامۆستا دادەنیشتی لەکوێ بوو چۆن بوو؟ بەڵێ بەخێر بێن سەرەتا سەبارەت بە مام مەلا سادق ئەو کە لە دوای مام مەلا محەممەد ئەم مام مەلا محەممەد بەبیێن نایەت چکە وەختی من نەبووە ئەمن کە بوویمە ئەو وەفاتی کردیە گەورەی عائیلەکەمان بوو بەڕاستی حجرەی وی وەک دیوەخانێک و یاخود بڕێم جێگایەک بوو کە هەموو برازایەکانی و برایەکانی لەوێ کۆ دەبووینەوە بە تایبەتی لە مناسەباتەکان و هەروها ڕۆژانی هەینی ئەگە تەمەشا بکەی وەچی کۆڕەچی بوو مامەکانم هەردوو مامەکەی ترم لەگەڵ بابم ئەوە لە خزمەت مام مەلا سادق لەوێتانە هەموو جمعان دەبا ئەمە لەوێ نانی بخۆین ینی نانی نیوەڕۆی نەک هەر ئەمە تەمەشای دەکرد بزانێت چێ لە مزگەفتێ دێتن زۆر کەسی ترکە هەبوو یەک لەوان مامۆستا مەلا ڕەشید کە مدیری محەتەی قیتاری بوو دەهاتەوێن دەر چەند کەسیت کە ئەوانە نیوەڕۆی نەدەوا بڕۆن ئەوانە لە خزمەت مام دەماینەوە وەک مامۆستا لە چێ بوو کات مامۆستا لە مزگەفتی حاجی حوسێنی چکە من کە منداڵ بووم ئەو مزگەفتە دروست کرا بە بیرم دێ کە دروست دەکرا حاجی حوسێن سمۆ دروستی کرد مام مەلا سادق یەکەم کەس بوو هاتەوێ دەر و مەجلسەکەی مام مەلا سادق ئەگە تەمەشا بکەی کەسانی زۆر نخبەی هەولێرێ ئەو کاتی عەفو مامۆستا بەردەوە هەر لە ناو مزگەوتەکە دەمانەوە لەوێ نانتان دەخوارد بەڵێ ناو مزگەوت نا لە حوزرەکەی خۆی مامۆستا ماری لە چێ بوو ناو مزگەوت تەنیش مزگەوتێ بوو بەڵێ بەڵێ بەردەوام ببم بوو بەڵێ و ڕۆژانەش ئەگە تەمەشا دەکرد خاستن عەسرانی جومعان کۆڕ و مەجلیسێکی زۆر قەرەباڵغیە بوو و جەهایەکانی هەولێرێ کە تەمەشا دەکرد اسماعیل ئاغا بوو بابی دکتۆر خالدی مشیر ئاغا بوو حاجی هەمزە بوو ئەوانە هەموو ئاغایەکان دزەیەکان حاجی مستەفا بوو و هەروە ئەحمەد ئاغای بابی سانعان قەسابی ئەوانە هەموو لە مەجلیسی وە حاجی عەزیز خەرابەدرایی و برایەکەی و ئەوانە هەردەم لە مەجلیسی مام دادەنیشتن کەسانی کرد ڕەعیەش دەهاتن دادەنیشتن جیان لە قسەکان دەگرت و باسی قسەی کاتی ئەو دانیشتانە دیارە و مامۆستا ڕۆژی جومعان پاش عەسری بە زمان ئەدی کاتەکانی تر دەماوە لە پێشوازی خەڵکی کاتی تریش زۆربەی کات لە حوزرەکەی خۆی بوو خەڵک دەهات بۆ سوئالی شەرعی لە بۆ ئەوە و هەروە مامۆستایەکان زە ئەو مامۆستایانە چیە بنەوە کاتە داهاتن مامۆستایانەی کە دەهاتن مامۆستا مەلا سەید محەممەدی پیرداودی دەهاتە خزمەتی و بابم هەر فەقەی مام بووە ئەو عیلمەی وەریگرتی هەموو جارە دەگوت ئەمن خۆم بە قەرداری کاکم مەلا سادق دەزانم سابڵێ فەرهادی بەڵێ لە منداڵی ڕای ئەو بەخێوی کرد بوو چکە بابیان کە نەمایە مام مەلا محەممەدیش کە گەورەتر بوو بەڵام زۆربەی دەرسەکانی لە خزمەتی مام مەلا سادق خوێندی هەموو برا گەورەش بوو هەمووش مامۆستا بەڵێ وەک مامۆستایشی و بەبیرم دێ جارێکی ئەن جومعەیەک نازانم چ بوو بابم گوتی باب بچینەوە ماڕێ میوانمان هەبوو یان شتێک بوو مام مەلا سادق ڕۆژی پاشتر یان عەسرەکەی بوو لە دووی نرد گوتی
ئەتو بەخۆشت ئەگە لێرە نەمینەوە نابی عەبدولباستی بێەوە ئەتو دەبی جمعان ئەتو دەبی لێرە نانی بخۆی نابی لە ماڕە خۆت نانی بخۆی یعنی ئەویش گوتی بەڕێ ئەمر دەکەی کاکە یعنی هەیبەتە چێ بەڕاستی کە تەمەشامان دەکرد ڕۆژی جێژنان هەمومان لە دەور و پشتی خڕ دەبووینەوە ئامۆزایەکان هەمومان مام مەلا سادق کاریزمایەک بوو ئەگە تەمەشای دەکەی ئەمن زۆر معجیبمە کە باسی ژیانی وی دەکرا یەک لە ئەوانەی کە باز دەکرێتن مەسەلەن وەخت خۆی چوویتە گوندی مێرخوزاری بوویتە مەلا مێرخوزار گوندی چیە بۆ ئی معروفاغی دزەی معروفاغی دزەی ئەو وەختی نائب بووە لە پەرلەمانی عێراقی وەختی مەلەچی دیارە کە دێتن مام دەوێ ماڕەکەی دێنتە خوارێ هێشتان تەواو بارگەکانی دانە بەزاندیە سەرکارە چمارێ ئاغای دێتن دەڕێتن ئاغا گۆتیتی ئەگەر مامۆستا بێتە دیوەخانێ مام هێشتان شتەکانی دانە بەزاندێ یەکسەر بە سەرکارەکەی دەڕێ بە ئاغای بڕێ ئەمن مەلای دیوەخانێ نیمە ئەم مەلای مزگەفتێمە ئەگەر جەنابی مەلای دیوەخانەی دەوێتن ئەمن هەتا بارەکەم نینمە خوارێ و بڕۆم کە ئەو قسەی بە معروفاغی دەڕێن معروفاغە بە سەریعی بە خۆی دێتن دەڕێ مەلا ئەمن دەمەوێ کەسی وەچتوم دەوێتن شەر من بە خۆنەبی لە پشتت بڕۆم ئەمن لۆ تەجروبەی توم بوو جە پاشتر معروفاغە زۆربەی جمعان عسرەکان چکە ماری معروفاغی لە هەولێرش بەرامبەر مزگەفتی حاج حوسێنی بوو لەکە قەبرستانی ئیمام محەممەدی ئەویش یەک لەو کەسانە بەدایم بەخۆی گۆپارەکەی دەهات لە حزرەی مامدا دەنیشتن و لەگە ماموان گفتوگۆ دەکرا و قسە دەکرا و بەڕێ باسی مەزلیسی مامۆسات کرد ئەوە مامۆسانی ئاینی کە داتن دەردەشێ باسە و مەسەلە فقهیەکانیان دەکرد بۆن بوون ئەوانە بەتابەتی قورس و زەحمەت بوون لەبەرەوەی مامۆسانە کیبار بوون ئەوم پێ بڵێ ئەو وجهها و کەسایەتانە کە دەهاتن باس و خواسی ئەوان چۆن بوو ئەوان باسی یعنی ژیانی ڕۆژانەی خەڵک باز دەکرا مەشاکلی خەڵک لەوێن دەرباز دەکرا فڵان مشکل لە ڕوودا چارەسەر لە ڕوانگەی شەرعەوە مەسەلەن قسەی لێ دەکرا باسی هەموو شتێک دەکرا لەوێن دەر باسی هەموو شتێک دەکرا ینی مەجلیسێک نەبوو تەنیا بڕێ تەنیا مەسائلی شەرعی و فقهی بیتن ینی باسی ئەدەب دەکرا باسی ئەمن بەبیر مەجارێکیان شتێکی سەیرە لەوانەیە لە لای جەنابەت لە خزمەتیان دانیشت بووم مام مەلا سەعید و مام مەلا سادق ئەوانە باسی قەسیدەی نەهجی بوردەیە چییە کە کەلسوم دەیرێتەوە باسییان دەکردن وەڵای باش کەلیماتەکان ینی دیارە جێیان دایتە گۆرانیەکەی کە مەدحی پێغەمبەری دەکا و صلی الله علیه وسلم ئەوان دایانگو کەلیمەکانی زۆر زۆر بە مەزبوطی دەینیتن ینی نوتقەکەی ڕێکوپێکە و بەلاغەتەکەی و ئەوانە لە ڕووی سەرف و نەحوە و ڕاستە. مامۆستا مەلا سادقی فەرهادی خودای گەورە قەبری پڕ لە نووری پڕ لە نورتر بکات ئەستێرەیەکی دیاری ئاسمانی کوردەواری بوو زانایەکی پایە بەرزی دیاری ناوشاری هەولێر بوو پیاوێکی تابڵی پیاوێکی بەتەقوا و تاعەت بوو پیاوێک بوو بەردەوام مەجلیسی گەرم بوو ئینسانێکی قسەخۆش بوو ئەمن هەر لە زووە ئاشنایەتیم لە خزمەت مامۆستا مەلا سادقی فەرهادیە بووە لە دوو ڕێگای سەرەکیەوە یەکەمیان لەبەر ئەوەی برادێکی نزیکی بابم بوو بە ڕەحمەت بی مامۆستا مەلا سید محەممەدی پیرداوی کە بەردەوام هاچوو یەکتریان دەکرد ئەو دەمەی مامۆستا مەلا سادق لە مزگەفتی حاج حوسێنی بوو لە نزیک مناری چۆلی بابیشم لە مزگەفتی شێخنووری بوو لە گەڕەکی تازیل زۆر لێک نێزیک بوون بەردەوام هاچوو یەکتریان دەکرد تەنی ئەو وەختانێک کە وەختی تەدریسیانە بەیانەکو زۆر هاچویان دەکرد و هاچوو یەکتریان دەکرد و میوانداری یەکتریان دەکرد مامۆستا مەلا سادق ئەو هەفتا و چار ساڵەی تەمەنی ڕابواردیە تەمەنێکی پڕ لە خێر و بەرەکەت بووە مامۆستا مەلا سادق مامۆستا مەلا سادق لە ژیانی خوێندنی و بوونی بە مەلاتی نیشانەیەکی دیاری هەیە لەوەی کە جەنابی یەکەم کەس کە دەستی بە خوێندنی کردێت لەکە نزیکترین کەسی خۆی بووە کە مامۆستا مەلا محەممەد فەرهادی برای بووە دوا قۆناغیشی لە خوێندندا لە بەرزترین جێگای شاری هەولێر بووە کە مامۆستا ئیجازەی وەرگتووە چووە لە مزگەفتی قەڵاتی خیندیە لە مزگەفتی قەڵاتێ لە خزمەت ئەفەندی ئیجازەی وەرگتیە ئەفەندیش ئەو وەختە زانایەکی گەورە دیاری شاری هەولێر بوو پیاوێک بوو کتابی گەلە زۆر و مەکتەبێکی گەلە گەوری هەبوو
خەڵکێکی زۆر لە خزمەت ئەو ئیزازیان وەرگتێ جا مامۆستا مەلا سادق کە ئیزازی وەرگتێ لە خزمەت ئەفەندیدا خۆی و مامۆستا مەلا سەعید فەرهادی برای و مامۆستا مەلا محەممەد ئەمین سوێری ئەو سێ کەسە کە پاشی هەرسێکیان بووینە زانای ناوداری شاری هەولێر هەرسێکیان پێکەوە لە خزمەت ئەفەندی زازیان وەرگدە کە مامۆستا مەلا محەممەدین سوێری یەک لەو کەسانەیە کە بابم لە خزمەتی خوێندیە. جا مامۆستا مەلا سادق فەرهادی پیاوێک بووە قسە خۆش بوو پیاوێکی زانا بووە پیاوێکی بە تەقوا بووە لە عایلەی ئەوان لە بنەماڵەی ئەوان پێنج برابووینە هەر پێنجیان مەلا بووینە بابیشان بە ڕەحمەت بی زوو وەفاتی کردی ئەوانە هێشتا لە سەرەتای عمریان بووە دایکیان بە ڕەحمەت بی ئەستۆی پێگەیاندنی ئەو پێنج برایی کە خستیتە ئەستۆ هەر پێنجیان بووینە مەلا بەڵام بووینە مەلا بووینە زانە بەڵام دوانیان زوو وەفاتیان کردیە مامۆستا مەلا سادقی فەرهادی و مامۆستا مەلا سەعیدی فەرهادی و مامۆستا مەلا عەبدوڵڵای فەرهادی هەرچێکیان تەمەنیان درێژ بوو تەمەنیان هەموو پڕ لە بەرەکەت بوو تەمەنیان لە بۆ لە تەدریس و خطابە و ئیمامەتی مزگەفتان بەسەر دەبرد هەرچێکیان تەبان هەرچێکیان پیاوی ناودار بوون و ئەولادی باشیان لێ پەشە پاشکەوتووە لەوانە مامۆستا مەلا سادق فەرهادی مامۆستا حەمەد ساڵح فادی کوڕی مامۆستا مەلا سادقیە کە لە بواری ئەدەب و ڕۆژنامەگەریدا دەستێکی باڵا هەیە و ڕقەمێکی دیارە لە ناو گۆڕەپاندی ڕۆژنامەگەری کوردیدا مامۆستا مەلا عەبدوڵڵای فەرهادیش کاک حەکوم باسیت ئەوش لە بواری داد و دادگەریدا وەکو دەڵێن یوشار و ئیلەیهی بالبەنان مامۆستا مەلا سەعیدی فەرهادیش مامۆستا معروف فەرهادی کوڕیتی ئەوش لە بواری پەروەردە و فێرکردندا دەورێکی دیاری هەیە و ئەو بنەماڵەیەکی زانانە و ئەولادەکانی شەنامێن زانانە جا لە کۆتاییدا دەمێ ئەوە بڵێم مامۆستا مەلا سادقی فەرهادی ئیشاءڵڵا بەبەر مەفهومی ئەو فەرمودە پیرۆزە دەکەوی کە ئینسان وەکو دەمری عەمەلی هەمووی دەبڕیتەوە تەنیا لە سێشتان نەبی مامۆستا مەلا سادقی علم ينتفع به علمێکی زۆری فێرە خەڵکردێ خەڵکێکی زۆر لە خزمەت ئەودا دروستی دینیان دەستی دینیا وەرگرتیە ئەو علمە تەوان بەردەوام کە بەردەوام دەبی ئیسفادش لەبەوەی دەبی و وەلەدی ساڵحیشەیە مامۆستا ئەحمەد ساڵح فەرهادی ئینسانێکی ساڵحە مامۆستا عەبدوڕەحمان فەرهادی مامۆستا عەبدوڕەزاق فەرهادی ئەوانە هەرچێکیان کوڕی مامۆستا مەلا سادق فەرهادینە و ئینسانی ساڵحن و ئینشاءڵڵا بەردەوام دوعای لە بۆ مامۆستا دەکەن و وە لە کۆتاییدا لەو خوای گەوەر دەپاڕێنەوە هەزار ڕەحمەت بڕێژی بەسەر گۆڕی مامۆستا مەلا سادقی فەرهادی وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه. بینەرانی ئەز و خۆشەویست ئەوە ئارامگەی ڕێزدار جەنابی مامۆستا مەلا سادقی فەرهادیە مامۆستا بەمانای کەلیمە سادق بوو لەگەر ئەو وعد و بەڵێنەی کە بەخوایدا بوو وەکۆی کە خوای گەورە فەرمێ من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله عليه مامۆستای بەڕێز لە تەمەنی خۆیە ئەلەو ساتە کاتژمێری ئاگدارکەرەوەی بەکاردێنا بۆی کاتژمێرێک بەر لە نوێژی بەیانی و ئاگای بێنێ مامۆستا هەڵە سات دەستنوێژی هەڵەگرت و سەڵات و تەهەجود و زکر و تەهلیلە و تەسبیح و قورئانی خوێن دوعایە کردووە پاڕاوە و سەڵاواتێدا تا ئەو کاتێک کە نوێژی بەیانی نزیکە بوو دواتر داهاتە مزگەوت ئەلەوێ نوێژی بە کۆمەڵی ئەنجامەدا هەر ئەوەش نا مامۆستا دوای نوێژی بەیانی هیچ کات نەدەڕۆیشتەوە تا ئەوەی کە ڕۆژ هەڵەهات و دوو ڕکعات یان چەند ڕکعاتێک نوێژی چێشتەنگای و ئەنجامەدا دواتر ئەگە دەرس هەبا دەرسێک کردووە گەر نادەڕۆیشتەوە مامۆستا پێنج فەرزەی نوێژ بەر لە بانگ لە مزگەوت ئامادە بوو مامۆستای فەرهادی لە نوێژی مەغریب نەدەڕۆیشتەوە لە بینی مەغریب و عیشا سوڕەتەکانی یاسین الواقعە المولک خوێند هەموو شەوان بەر لە خەوتن کاتژمێرێک زکر و پاڕانەوەی ئەنجامەدا و زکری شەو دواترە خەوت مامۆستا لە زکری بەیانان و ئێوارانیشی هیچ کات فەراهەم نەکردووە ئەو مامۆستای بەمانای کەلیمە دیندار بۆ خودا سوڵحا و پارێزگار لە پاڵ ئەو زانستە بەرزەی کە جەنابی مامۆستا هەیبوو وەکەوەی کە پێشەوە شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر فەرمێ ئەگەر زانا وەلی دۆستی خوانە بێت چێ دۆستی خوایە مامۆستا لەگەڵ ئەو زانستە بەرزەی کە هەیبوو
مامۆستایەکی عابید بوو، مامۆستایەکی بۆ خوددا سڵحا بوو، مامۆستایەکی عارف بوو، مامۆستایەکی پارێزگار بوو، بە باڵی عیلم و بە باڵی پارێزگاری و خوداپەرستی و تەقوا و دینداری لە شەقەی باڵیدا و دوای 72 ساڵ تەمەن ئەوسا گەڕاوە بەربارەگای خودای. ئەو مامۆستا بەڕزە و باقی مامۆستاکانی تر ئاواژیان بۆیە ئاوا بە زیندویمانەوە. سەرنجامی هەرێکێک لێمە دواتر ئەو گۆڕە تەنگ و تەسک و تاریکەیە، بەڵام ئەوان وەک ئەوەی کە خوای گەورە فەرمێ ئینەما یەخشە الله من عیباده العولەما، ئەوانە دەیانزانی خدا چێ و باش خدایان ناسی بوو، بۆیەش بۆ خدا ژیان تا ئەو کاتێ بە سەربەرزی سەریان ناوە، بۆ ئەو ڕۆژێک کە هیچێک بەهانات نایە مەگەر عیبادەت و پەرستش و ئەوەی کە بۆ خودات کردو بەس. ئەوانە بۆ خدا ژیان هەر بۆ خوداش مردن. خدای گەورە دەرەجەی جەنابی مامۆستا عالی کات. هیچ لە قوتابیەکانت ناو دەزانی مامۆستا؟ بەڵێ زۆریان زۆر ناو دەزانم وەکو ناوزانین، بەڵام بەداخەوە بزانم ئێستا هیچیان نەماینە. بۆ نمونە با بڵێن مامۆستا مەلا عەلی بێلعەرەبان لایوی خوێندیا، مامۆستا مەلا شێخ عەبدوڵڵای گردەسۆلی لای ئەو خوێندیتی، مامۆستا مەلا خەلیلی جانەیی هەبوو، یەکەمین مەلا بوو لە مزگەفتی حاجی حەسەن بەزازی، حاجی حەسەن وەڵام بەزازی پێ دەڵێن، ئەوی نزیک چایخانەی دوای مەلا بەشیر توێ لەوێن دەرێ مەلا بوو. ئەو مەلا قادر هەبوو بۆ ئاخری هەتا مرد لە تەکیەی شێخ عەبدولکەریمی مەلا بوو، و مەلا محەممەدی دووگوتکان و ئەوە هێلەوە و مەلا عەلی دووگوتکان و هەمووی مەلای کیباری ئەو سەردەم بوون. وەڵڵاهی هەمووی مەلای کیبار نەبووینە، بەڵێ ئەوان کە بڵێ ئەوان کە هەندێکیان مەسەڵەن زووتر ئیشی تکیان کردیە، مەلا تەوفیق هەبوو و ئیدیکەش زۆر بۆ تەبیعی لەو ماوە زۆر لەیدا، بەڵام ئەوانم وەکو ئێستا با بڵێن لە دوای مێرخوزار ڕۆژە چێ مامۆستا؟ دوای مێرخوزار چووە خەزنە لێرە لە منتیقەی شەمام کار نزیک هەر ئەوەی ڕێگەی گوێڕیا لەوێن دەرێ لە 53ەوە هەتا 59 لەوێن دەرێ بووە. 59 چوویتە گوندی سێبیلانی گەورە لە بەڕانەتیەکە لە بەڕانەتی ئەوە هەر لەگەر وتار خوێنی پێشنێژی مەدرسە و مەدرسە هەرە بۆ لە هەموو ئەو گوندانە، هەتا لە ساڵی 1965 کە مزگەوتی حاجی حوسێن ئیسماعیلی لە نزیک منارەی دروست کرا، ئەو باوکم یەکەمین با بڵێن ئیمام و خەتیبی مزگەوتەکە بوو لە ساڵی 65. لەوێش کات مزگەوت کەم بوو لە هەولێرێ، ئەوسا مزگەوت کەم بوو. ئەو کاتی کە ئەویش بۆ مەلا دیسان فەقێی هەبوو، ئەو فەقییانی ئەو مامۆستایانی ناوم هێنان مەلا عەلی دووگوتکان و مەلا محەممەدی هێرە و ئەوانە لەوێن دەرێ لای باوکم دەیان خوێن، هەتا نزیک کۆتایی شەستەکان و سەرەتای هەفتایەکان. پاشان نازانم چۆن ئەو سیستەمەدان درا، فەقیەکانیان هەموو کۆ کردەوە بە ڕۆژ بێن لە مزگەوتی بازاڕی بخێنن، مامۆستایەکانیش بێن لەوێ دەستیان پێ بڵێن وەکو گروپ نەک تاکا با بڵێ وەکو گروپ با چەند ساڵە چش لەوێن دەرێ دەستی گوتەوە و ئەو دەستان دەستی گوتەوە لە مزگەوتی خۆی دەما، بەڵام بۆ تەدریس بەیانیان دەچون هەتا نێوڕانێ دەستیان دەگوتەوە. ئەو دەستەش وەکو منهەجی ئێستا بە جەدوەل و بە جەڕەس و بەو شتانە بوو. باوکم لەو ساڵانەی وێن دەرێ لە پۆلی 11 دەگوتەوە و تەفسیر و فەرمودەی شێ دەگوتەوە، یعنی حەدیث ئەو دوو بابەتی دەگوتەوە. باسی مامۆستا سادقم لە بۆ بکە ڕەحمەتی خوای لێبی، تا کوێی تەمەنی توانی تەدریس بکە؟ تقریبا هەتا 6 هەندێک تەمەنی 6 ساڵێک بەر لە وفات، 6 ساڵی بۆ ئاخری تااقەتی ئەوەی نەما بوو هەندێک نەخۆشیشی هەبوو، پێی نەدەکرا زۆر خۆی مەلی بکە. وەکو باوچێک جەنابی مامۆستای مەرحوم خەسڵەت و سیفەتی داخلی ماڵی چۆن بوو؟ ئامۆژگاریەکانی تەوسیەکانی لە بۆ باوکەکی هەیە بەڕێک زەحمەتە بەراورد بکە لەگەر باوکەکانی دیکە، بەڵام پیاوێکی هەستا بڵێ باوکەکی باش و بەزەیی و بەڕەحم و زۆر سەخی تەبیعات بوو، حیسابی هیچ بۆ پارەی نەکردێت. تەسەووەر کە 72 ساڵ ژیا کە ئەمری خوای کرد لە پارچەعەردێکی هەبوو نا خانێکیشی هەبوو، هیچی نەبوو، لەبەر هەندێک ئەو هیچ چاوی لە ماڵی دنیای نەبوو.
بە تەواوی وەکو باوکێکی زۆر نمونەیی من هەستی پێ دەکەم کە هیچ کەم و کورتێکی نەبووە. بەڵێ مامۆستا دواتر دوای وفاتی دایکی بەڕێستان هاوسەری دوێن پێکەنە بەڵێ دەکرێ بڵێن لەگەر بۆ نمونە هەردوو خێزانیدا مامۆست منداڵەکانی جیاوازی دەکرد ڕەحم و سۆزیان نەسحەت و ئامۆژگاریان ئەوانەشن و باسکەی مام بە هیچ شێوەیەک جیاوازی نەبوو هەتا داچی دومیشم با بڵێن کە هات ئەویش هەستم پێ نەکردێت جیاوازی لەگەر ئێمە کرد بچکەمە داکمان نەما بوو داچی من نەما بوو من لە 62 وفاتی کرد بە هیچ شێوەیەک هەستم بەو جیاوازی نەک نەکردیە بەڵکو لەوانەیە من لە زۆر شت بەپێی تەمەنەکەم لەوانی خواردتر لە پێشتر بوو بووم لەگەلی لەگەڵ باوکم بەپێی ئەوەی کە تەمەنم لەوان هەندێک زیاتر بووە. ڕۆژانە زیاتر بۆ من تەکیدی چی دەکردەوە لەسەر ئێوە کۆی کە بۆ خوددا بژین وەکوتی سڵحاو بن نەسحەتی ئامۆژگاری دینداریتان بەخۆی وەکو هەر مەلایەکی با بڵێن ئەو کاتی خاستەن سەرەتا بە ئاین دەست پێ دەکرێنی هەتا بە نسبەتە منیش هەتا قورئانم تەواو ختم نەکرد نەیناردمە مەکتەبێ کە قورئانم ختم کرد منی ناردە مەکتەب و یەکسەر بە سەفی پۆلی 2 وەرگیرام یعنی پۆلی یەکەم هەر نەخین لەبەرەوەی قورئان خوێند بوو مەبەستم هەتا ئەوە دینیەکەی تەواو نەکرد بوو ئێستاش هەست دەکەم کە بە شێوەیەکی وا پێیگوتیمە کە لە زۆر جێگا قورئان دەخوێنی لە ڕام لە قورئان خوێندنەکەی نییە یعنی ملاحەزاتم لەسەری هەیە کە دەخوێنی لە ناحیە خاسن تەجوید و ئەو شتانە. ئەو کات کەم گرنگی بە تەجوید دەدرا لە گرنگی وەکو دەرس نەدەدرا بەڵام بە عەمەلی دەکرا بە عەمەلی دەکرا ینی مامۆستاشی دەنگ خۆشش بوو دەنگی زۆر خۆش بوو بەخۆی و لە کاتی فەقیهاتی لەگەر مام مەلا سەعید کە برای بووە و 2 ساڵ بەینیان بوو هەر پێکەوەیان خوێندیە شەوانی جومعە و سێشەمان کە فەقیه دەستیان نەبوو مەدرسەکەیان ئاوادان کردەوە پاشانیش دەنگی زۆر خۆش بوو بە تایبەتی لە قورئان خوێندن و لە نوێژکردن و لە شتیوە. مامۆستا هەر کۆتا پرسیارم لە خزمەت جەنابتان دەمەوێت پرسیاری ئەو بکەم هەندێک خەسڵەت و سیفەتی مامۆستا کە لە نزیکەوە بەڕێستان باوکتان بۆ ئاگادار بوون لە بمانی باسکەی ئەمەش وەکو پێشەنجێک چاوی لەکەین. بەڵێ پێشەچی دەتوانم بڵێم کە بەرنامەیەکی تایبەتی و بەردەوامی هەبوو لە بۆ خواپەرستی و عیبادەتەوە با پاشتر باسی بکرێ بەڵام وەکو خۆی پیاوێکی باڵا مام ناوەندی بوو نە زۆر درێژ نەبوو لاواز بوو و زۆر بایەخی بە جلوبەرگ و خاوێنی و پاک و خاوێنی خۆی دەدا و هەندێک شت هەبوو دائیم هەی پێی بوو هەمیشە لازم هەموو شتێک و جێدەبوو مەسەڵەن وەکو با بڵێن چاویلکە عینەک و سیواک و ئاوێنێکی گسکە و چەقۆکی گسکە کە ئەو کاتی پێیان دەگۆ قەلەمبڕ لەبەرەوەی نوچ قەلەم و شتواشیان پێ دەکرد ئەو کاتی و دەستە سڕ و تەسبیح هەر تەسبیح ئەو شتانی بەردەوامی هەبووە و ئەنگوستی لەی دەستی ڕاستی بە تایبەتی ئەوانەی بەردەوامی هەبوو و شخصێکی زۆر میوان پەروەر بوو ئەگەر ماوەیەکی کەم میوانمان نەهات بایانەوە نەبایەوە دەزانی ئەو ماڵە بەرەکەتی تێدا نەمایە وەکو ئەو پەیوەندێکی باشی لەگە برادەرە نزیکانی هەبوو بەردەوام سەردانی یەکدریان دەکرد و یەکدریان داوەت دەکرد لە بۆ خواردنیش و دەتوانم بڵێم پەیوەندی خەسڵەتشکی هەبوو زۆر حەزی لە ڕۆیشتن بوو مامۆستا بەخۆی حەزی لە پیاسەکردن بۆ ڕۆیشتن دائما ئەگەر لە هەر جێگایەک مەجالی هەبوایە هەتا کە لە مزگەفتی حاجی حوسێن سەرەتاکەی ئەو لای مزگەفتی دنیا کە لە گوند بوو دەڕۆژ دەردەچوو ئەو هیچ لە شالیش کە لە مزگەفتی حاجی حوسێن ئەو لای کە زادەی شەزمەتی هێشتا نەکرا بوو چۆل بوو خانیەکانیش خانیش نەبوون ئەو کاتی هەندا ڕە پاش عەسرانەگە میوانمان نەبووایە یاخۆت نەتوایە دێشی پیاسە دەڕووی هەتا بینێکی چاک دەڕووی دەهاتەوە وەکو نیمچە ریاضەیەک با بڵێ.
کەساتی مامۆستا بەسە بۆی کە مامۆستایەکی پایبەرز وەکو مامۆستا عەبدوڵای فەرهادی بەڕەحمەت بێ کە باوکی بەڕێستانە بڵێ ئەمن قوتابی ئەوم ئەمە باسی گەورەی مامۆستا عەبدوڵای فەرهادیمان کردێ کە چۆن مامۆستایەک بۆ خاوەنی چەندین مەسەڵەن دەستنووس و پەرتووکە ئیدی کەسایەتی ئەو کەسایەتێکی وا بەرز و ئەوادان بۆ بنێ یعنی ئێمە باسی مامۆستا سادق دەکەین بە مانای کەلیمە کەسایەتەکە لە لووتکەیە هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی کەسایەتیەوە. مام مەلا سادق مەرجەعێک بوو لۆ زۆربەی مەلایەکان ئەگە تەمەشا دەکەی و هەروها ساڵانە چەند مەلای کەرکوچێ هەیە دەهاتن لە خزمەتەوی دەبوون میێوانی دەبوون ئەو خزمەتی دەکەن بە چەند شەو لە مزگەوتەکەی دەمانەوە کە لە سێبیرانیش بۆ هەروها دەچوون سەردانیان دەکرد و یعنی مەلایەکانی هەولێرش دەچوون سەردانی کەرکوچیان دەکرد و یعنی هاموشەیەکیان دەکرد و علااقاتەی زۆر خۆشانە بوو ئەوانەی کە لە کەرکوچێ داهاتن مامۆستا مەلا عەبدوڵای ڕەحیماوی بوو مەسەلەن مەلا ئیبراهیمی سەربیری بوو مامۆستا مەلا عەبدوسەمەدی ڕێداری بوو ئەوانە مەجموعەکی زۆر بوون کە دەهاتن لە خزمەت مام دەبوون ئەمەش کە منداڵ بوون خۆشترین ڕۆژمان ئەو ڕۆژی بکە مامۆستایەکان کۆ دەبوونەوە چونکە قسەی زۆر زۆر خۆش دەکرا باسی زۆر زۆر گرنگ دەکرا بەسەر هاتی خۆیان کە فەقێ بوونە چۆن بۆ چۆن نەبوو ئەوانەیان دەجێڕاوە مامۆستا کەلێ بوو مامۆستایان داتنە خزمەتی لەگەر ئەو کەسایەتەکان یعنی چوای کرد و مامۆستا بتوانانی مەڵبەندێک بیکە ئەو کەسایەتی و مامۆستانە لە دەوری خۆی کۆ کاتۆ بڕۆنە مەجلیسی دابنیشن عیلمەکەی دوایە لێبوردەیەکەی بابم زۆر تووڕەوتن بوو ینی ئەوەی کە باسییان دەکرد مام مەلا سەعیدیش زوو ئینفعالی دەکرد و هەردەس و بەڵام مام مەلا سادق عەکسی وان بوو بزەبت ڕۆژێک لە ڕۆژان نەمدید مام تووڕە بیتن زۆر هێمن و لەسەرە خۆ ئەمە زۆر زار ئەگەر مشکلەک بە لە ماڕە برایەکانی مەسەرەن ئەو چارەسەری دەکرد و هەروە ئەگەر ماڵە برازایەکی یان برایەکی ناگزوربان نەیدەهێشت ینی باوەڕ کە ساڵێ کە گەنم و شتیوا هەینەکە وابوو خەڵک دانەوێڵی دادەکرد هەر کەسە زستانە وەک ئێستانە بوو خەمی ئەوەی مام مەلا سادق خەمی هەموو ماڵە برایەکانی بوو خەمی هەمووانی بوون دانەوێڵەی ساڵانەی هەمووانی دابین دەکرد بۆ هێمناتی خۆی کۆ سەیتەرەی کرد توانێتی چۆن دڵێت دەست بەسەریان دابین لە وەختی کە پێویست بە تند بوو هەموو حسابیان لۆ دەکرد برایەکان کەسیان من بەڕاستی هەتا ئێستا هیچ زۆرە برایەتێکم نەدیتەوەچی مامەکانم لەگە مام مەلا سادق ینی گەورە و گچکە یەک لە ناویان هەبوو هەموو کەس پێیان سەرسان بوو مامۆستا طبعا کەسایەتی بوو بەڵێ لە دەوروبەری هەم کەسی چۆن دەڵێ مامۆسایانی ئاینی و کەسایەتەکان و هەتا بڵێن حیزبی حکومیش با بڵێن لێوێ کۆ دەبوونەوە مامۆستا باری چۆن دەڵێ شۆڕ دەکرد لە بۆ ئەوانیان تەمەلۆقی هەبوو یان چۆن دەڵێ لەگەڵ کەسەکان دەخورا بۆ مانایەکە بستە ژێرباریان بڵێ بەبیرم دێ مزگەوتەکەی حاج حوسێنی لەبەرەوەی نوێترین مزگەوت بوو کە دروست کرا بوو و نێزیی معسکەری بوو مەسەلەن نێزیی باڵەخانیەکانی حکومی بوو زۆربەی بەرپرسەکان ئەوی نوێژیان دەکرد جمعان داهات لەکە مام مەلا سادق نێژیان دەکرد بەڵام ڕۆژێک لە ڕۆژان نەمدید مام مەلا سادق مەرایەکیان لە ببکایان ئەوەک بی بەڵکو ئەوان دەهاتن دەستی مامیان ماز دەکرد ینی حسابێکیان لە بۆ مام دەکرد هەمووشیان دەهاتن لەوێ دەر مەسەلەن دکتۆر ئەیوبەک هەبوو مدیری مستەشفای عسکەری بوو دکتۆری چاوی بوو ئەیوب سنجاری زۆربەی نێژەکان لە پشت مام نێژی دەکرد دەهات لەوێ دەر لە خزمەت مام بوو ڕۆژێک نەمدید مامم تەکلیفی ئیشەکی لێ بکاتن بەوەی مامنیان خۆش دەویست چونکە داوای کاری هیچ نەبوو ئێستا بەداخەوە کە لە هیچ ڕێک تەنەزولی نەدەکرد نەخێر دوانی مامۆستا ئەو خەسڵەتانەی بۆ نمونەوای کردێ کە مامۆستا هەوا لە پێگەیشی بەرز ببینێت کەسایەتی بەڵێ ئەوجا زۆر زارە ئەم جێم لێ بوولەوی لە بابم دایانگۆ حەدیثێک پێغەمبەری صلی الله علیه وسلم دەڵێ بئس العلماء في باب الأمراء ونعم الأمراء في باب العلماء ئەوجا ئەوان ئەو حەدیثیان بە فعلی تطبیق دەکرد نەمدەدید بسنە مەقەڕی هەینەکە هەر بەعز بوو سەردانی مەقەڕەکان بکەن یان ئەوە بکەن یان خۆیان لە مەسئولەکان پێشکەن ڕۆژوای کردە لەو کەسایەتێ بەرزە بەردەوام بن بەڵێ بەڵای بینەرانی ئازوو خۆشەویستی ڕچەی زانایان
ئەوەی بینیمان و بیستمان بەشێکی کەم بوو لە ژیانی پڕ لە سەروەری زانای ناوداری کورد ڕێزار جەنابی مامۆستا مەلا سادقی فەرهادی. مامۆستا تەواوی ژیانی هە لە سەرەتای تەمەنی لە نێو مزگەوت و حوزرەیە گەورە بوو تا ئەو کاتێک کە وەفاتی فەرموو. ذکر و تەهلیلە و تەسبیح و دەعوە و بانگەوازی تەدریس و زانستی شەرعی ئەوە بریتی بوو لە ژیانی جەنابی مامۆستا. مامۆستای پایبەرز لە ساڵی 1970 لە گوندی لێهێبانی ناوچەی کەندێناوی سەر بە پارێزگای هەولێر لەدایک دەبێت و لە ساڵی 1970 لە تەمەنی 72 ساڵی لە شاری هەولێر وفاتەکات و تەرمەکەشی لە نێو مزگەوتی عەبدوڵڵا فەرهادی برای لە گەڕەکی زانیاری بە خاک دەستپێردرێ. ئێمە هەرچەندێک لە ژیانی مامۆستا بدوێن ناتوانین حەقی ئەو بدەین لەبەرەوەی مامۆستا بە مەنای کەلیمە زانایەکی ناوداری کورد بوو و زانایەکی بۆ خودا سڵحاو بوو. بۆیە ئێمە لە کۆتایی ئەوە دەبینێت کە سوپاسی جەنابتان بکەین کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمان دانیشتون سوپاسی ئازیان دەکەین کە لەگەڵمانە ماندوون. دەخوازین خوای گەورە دەرەجەی جەنابی مامۆستا عالی کات و ئێوەمانش بە خزمەتی ئەو پیا و چاکانە بگەینێ. تا بێگەیشتنەوە بە خوای گەورەتان سپێرم. سلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.